یادی گومرجی جیهانیە کە ڕێکخراوی گومرجی جیهانی ئەم ڕۆژەی تایبەت کردووە بۆ یادی گومرگ لە هەموو گومرگەکانی جیهان وڵاتانی جیهاندا. 2 ساڵ پێش ئێستاش یادێکی تری کراوە، بەڵام ئەم ساڵ لە هەولێریشەوە بەڕێوەراتی گشتی گومرگ خۆی یادی کردەوە. لێرەش لە سلێمانی بەڕێوەراتی گومرجی سلێمانی ئەم یادی کردوێتەوە بە بەشداری کۆمەڵێک لەوانەی کە هاوکار و هەماهەنگن لەگەڵ گومرگەکانی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکانی بە گومرگەوە. پیرۆزبایی ئەم یادا لە سەرجەم فەرمانبەران پۆلیسی گومرگ هەموو ئەوانەی کە هاوکارمان بوون، ئەوانەی لە بەشداریان کردووە لەم یادا هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. هیوادارین گومرگەکانی هەرێمی کوردستانیش ببێ بە ئەندام لە ڕێکخراوی گومرجی جیهانی بە زووترین کات